کە ژمارەی پاکەوانەکانی کۆمپانیەکەمان 245 پاکەوانە لە نەخۆشخانەکانی سەر بە بەڕێوەبەراتی تەندروستی ڕاپەڕی بڕیارماندا بە بایکۆتکردنی سەرجەم کارەکانمان لە تەواوی نەخۆشخانەکانی سنوورەکەمان بەهۆی پێنەدانی شایستەداریەکانمان لەلایەن حکوومەتەوە بەڵام بەهۆی کەم تەرخەمی حکوومەتەوە سەرجەم چەکە مستەدەقەکانمانی ڕاگرتووە ناتوانین پارە بە چەکی بانکی بدەین بۆ زمانی کرێکاران لە بەرامبەردا پێمان وترەوە کە دەبێت خۆتان پارە بێنن لە ماڵەوە و بۆ هەر ڕۆژێک کە دواکەوتنی بڕی 500,000 دینار غرامە دەکەین سەرنجام بۆ موچەی پاکەوانەکانمان هیچ پارەیەک نییە لە بانک لە ئێستاشدا دوا بە دوای خۆراگری زۆرمان و دوای 5 مانگ لە کارکردنمان بەبێ ئەوەی شایستەداریەکانمان پێ بدرێت بایکۆتی کارەکانمان لە تەواوی سێکتەرەکانی نەخۆشخانەکان ڕادەگەیەنی. ئێمە وەکو پاکەرەوەکانی شاری ڕانیە و دەور و پشتی هەستاوین بە بایکۆتکردنی داوام لە بری ئەوەی کەوا ئەمە پارەمان پێنادرێ مەعاشەکەمان وەکو پێویست نییە دوا دەکەوێت من وەکو خۆمەوە 5 مانگە هەمومان مەحاشمان وەرنەگرتووە بەڕاستی یعنی ئەگەر بێت و مەحاشەکەمان نەدرێ ئەمە ئەوەی دەکەین کەوا بایکۆتی داوامەکەمان ڕادەگەیەنین هیواداریشین لایانی پەیوەندیدار بێن بەهانای ئەو کارگوزارانەوە بەڕاستی پێویستە بارودۆخی ژیانی ئێمە بەڕاستی زۆر سەختە ئێستا من وەکۆم کاتێک کە مەعاشم نایە یعنی زەختەی زۆر دەکەوێتە سەر ماڵم دەوری پشتم داوامەکەم بە مەزبوطی ناکەم ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە ئەمن لاواز بم ئیشی بە مەزبوطی نەکەم و کەم موچەکەم نەدرێت حتا ئەو کاتی جوابمان دەدرێنەوە بەردەوام دەبینە وەکو گەنجێک یعنی ئەمن داوای چ لە حکوومەتشکەم کە پاڵپشتی کۆمپانیاکەم نەکە 300,000 بۆ دابینکرێت 300,000 یعنی 300,000 هەری چیوانێکەوە بڵێ پێم دابین نەکە.